لە کاتی ڕووداوەکە من لە میوانی بووم لە سلێمانی بە خانەوە دەوی شکر لە خوای گەورە ئەگەرنا بەدڵنیاوە هیچ کەس سەلامە دەرنەدەچوو. بەرەبەیانی شەوی ڕابردوو درۆنێک لە گەڕەکی مامۆستایانی زانکۆ لە شاری هەولێر کەوتە خوارەوە و بەهۆیەوە زیان بەرچەند ماڵێک کەوت. ئەمە دیمەنی ماڵێکە وەک ئەوەی جەنگێکی گەورە لە ناوی ڕوویدابێت. خاوەنەکەی دەڵێت هیچ کەلوپەلێکی ماڵەکەی بۆ دەرنەچووە و ناتوانرێت جارێکی دیکە بەکاربهێنرێتەوە. لە کاتی ڕووداوەکە من لە میوانی بووم لە سلێمانی بە خانەوە دەوی شکر لە خوای گەورە ئەگەرنا بەدڵنیاوە هیچ کەس سەلامە دەرنەدەچوو. ئەگەر لە دیوەخان باین لە مەتبەخ باین لە ژووری نووستی منداڵەکانیش لە فەزلی خوای بەزیاد بیکە لە میوانی بووین. ئاگادارکرام وەکو حادسێکی ئاوا ڕوودایە دارە درۆنە کاتێ خۆی بە و کێبڵی ئامادەوە دادایە و تەقیتەوە دی ئەوە لێکەوتەکەی بوو کە بینیتان. سەبارەت بە زەرور زیانەکان زەرور زیانی مادی هیچ شتێک بە کەلکی بەکارهاتن نەماوە وەکو زەرور زیانی مادی، بەڵام شکری خوا دەکەم کە منداڵەکان سەلامەتن. هاوکات چەند ماڵێکی دیکەی نزیک شوێنی کەوتنە خوارەوەی درۆنەکە بە تەواوەتی زیانی زۆریان بەرکەوتووە. خاوەنی یەکێک لەو ماڵانە بە پەیامی ڕاگەیاند لەو کاتەدا خەوتو بوون و بەهۆی ڕووداوەکەوە ترس و نیگەرانیەکی زۆر ڕووی تێکردن. شێوێ نووسە بووین دەنگێکی یەکجار بەرز کە ماڵەکەی هەمووی لەگەر لەرزیەوە لەسەر دەنگی باگا هاتین هەموو کە هەستام دیتم دەرگا پەنجەرەکە هەمووی شکایە هەمووی تەقیتەوە و دووکەڵێکی زۆر لە ژووری هەبوو. غارم دەلای منداڵەکان الحەمدوللا سەلامەت بوون. هیناممە دەرێ هاتینە دەرێ گوتم زانم چ بووە دیتم خەڵکەکی زۆر کۆبووبوونەوە جەماعەتی ئاسایش و دیفاع مەدەنی هەمووی هاتبوون. هەر پرسیمان چ بووە جوابیان نەداوە و دەیان گوت بەسمێنە دەرێ کێبڵی کارەبای هەمووی تەقیە جادەکە هەمووی کارەبایە. لە دوای دەستپێکردنی شەڕ و هێرشە سەربازیەکانەوە لە نێوانی ئێران و ئەمریکا و قەوارەی زایۆنی تا ئێستا زیاتر لە 100 درۆن و موشک ئاراستەی سنووری پارێزگای هەولێر کراون. بەو هۆیشەوە چەندین ماڵ و خان و زیانیان بەرکەوتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.